لە بەرەبەیانی زوو پێش دەستپێکردنی دەوامی فەرمانبەران سێ چەکدار هێرشیان کردە سەر بینای پارێزگای هەولێر و لا کاتی ڕوبەڕووبوونەوەشیان پاسەوانێکیان بریندار کرد و کارگوزارێکیشیان شەید کرد. هێزە ئەمنیەکان لە ماوەیەکی کورتدا گەیشتنە شوێنی ڕووداوەکە و تواندرا بڕۆنە نەو بینای پارێزگای هەولێر بۆی بەرگری چەکدارەکان. دوای زیاتر لە 4 سەعات تواندرا چەکدارەکان بکوژرێن و بینای پارێزگای هەولێریش کۆنتڕۆل بکرێتەوە. کە داخلی ناو بینایی باڵەخانەی پارێزگا بوون و دەست بەجێ قارەمانەکانی ئاسایشی هەولێر کە دەست بەجێ بۆ کۆنتڕۆلکردنی شوێنەکە و لە ناوبردننی تیرۆریستان هات لە ناو باڵەخانە و توانیان لەو ماوەیە کورتەدا کۆنتڕۆل بکرێت هەر سێ چەکداری تیرۆریست کە هەڵیان کوتابوو کە بەداخیشەوە خزمەتگوزارێکی فەرمانبەر لە پارێزگا شەهید کرا و ئەوانی دیکەش تیرۆریستەکان بە قارەمانیەتی ئاسایشی هەولێر و هێزەکانی پۆلیسیش کە هاتن توانیان کۆنتڕۆل بکەن و سێ چەکدارە تیرۆریستەکە لەناو بەرن و بکوژرێن. بەڕێوەبەری ئاسایشی هەولێر دوای کۆنتڕۆلکردنی بینای پارێزگای هەولێر ناسنامەی هەر سێ چەکدارەکەی ئاشکرا کرد و ڕایگەیاند هەر سێکیان خەڵکی شاری هەولێرن. پاژۆ هێزەکانی ئێمە گەیشتن بەو شوێنە توانیمان لە کاتێکی قیاسیدا سەیتەرەی تەواو بکەین لەسەر هەموو بەشەکانی پارێزگا و هەر سێ تیرۆریست کە ناسنامە و ناوێن لە ئێمە ئاشکرایە هەر سێکیان خەرچە هەولێر. چەند چەکدارێکی خۆکوش لە کاتژمێر 7:20 دقیقە هەڵیان کوتایتە سەر بینای پارێزگا. ئەو کاتێک کە حەرەشات خەفیف بووە کاتی دەوام نەبووە ئیتر توانیانە دزە بکەن بچنە ژوورەکان. دوای مقاومەت 5 ساعت مقاومەت توانرا چەکدارەکان بکوژرێن. بەهۆی ئەم هێرشا تیرۆریستیا 2 کەس لە هێزە ئەمنیەکان بریندار بوون. یەکێکیش لە کارگوزارەکانی پارێزگای هەولێر شەهید بوو. لە دوای کۆنتڕۆلکردنی بینای پارێزگای هەولێریش ڕەوشی شاربەرە و ئارامی چوو خەڵکیش گەڕانەوە شوێنی کارەکانیان. هەڵگورد ئەحمەد، کورتسات نیوز، هەولێر.